ئەگەر بە کاتیش بێ دانانی ئاڵای کوردستان دڵی زۆر یەک لە سەردانکەرانی پێشانگای کتێبی سنەی خۆش کردووە. دانانی ئەم ئاڵایە لە تەنیشت کۆمەڵە کتێبێکی نوێ ژووری وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت هێرەمی کوردستانی تا ڕادێک قەرەباڵغ کردووە، بەڵام ژوورەکانی دیکەوانی پێشانگاکەیش بە شێوازێکی باش بە باوەڕی من بەڕێوە ناچێت، یعنی هۆکارەکەشی دەگەڕێەوە بۆ یەک معیشەتی خەڵک، دوو کەمبودی ناسینی زمانی دایکی خۆیان لەسەری کتێبە کوردیەکان و هەروەها بۆ ئەوەی کە ئەم پێشانگایە بتواندرێت دۆڵەمەند بێتەوە، تۆ دەتوانی لە هەندە زاراوەکانی دیکەی کوردی بۆ وێنە کرمانجی بێت، هۆرامی بێت یا هەر زاراوەیەکی دیکە کەلهۆڕی بێت لە پێشانگاکان کەڵک وەربگری، بەڵام بەداخەوە زۆربەی هەرە زۆری کتێبەکان سوورایی نووسراون. قیمەتی دولارە، بە قیمەتی دولارە کتێبەکان ئایسە مەسەڵە من ئەم کتێب مەگەرەکە کتێبی ئەبوو داودە پێم خۆشە بیسێنم و ئیسپادەی لێ بکەم، بەڵام قیمەتی 640,000 منە. خۆم پێم خۆشە کتێبەکە بیسێنم و متالعەکەم، بەڵام ناتوانم حقیقەتەن بەخاطر قیمەتەکەی گرانە. دوای ئەویش ئەم مشکلات هەیە، بەڵام لە کوللا خۆخوا جزای بەخێری ئەمداتەوە ئەمەیانە دروست کرا بۆ ئەم خەڵکە کە بتوانن جەمە بوونە و لێرا بتوانن هەر کەسێکە بە علاقەی خۆی و بە سەلیقەی خۆی هەر کتێبێک کە بەدڵیە و هەر کتێبێک کە علاقەی پێ هەیە بیسێنێت و ئیسپادەی لێ بکە. لە ڕۆژی چوارشەمەوە لە سنە نۆیەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب کراوەتەوە، بڕیارە 5 ڕۆژ بەردەوام بێ. پێشانگایەکی 218 ژووری کە 156 وەشانخانە نوێترین بەرهەمەکانیان خستووەتە بەرچاوی خوێنەران. بەنەوەد ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی ئێران لەگەڵ 12 وەشانخانەی ڕۆژهەڵاتی کوردستان و 13 دەستگای چاپ و بڵاوکردنەوەی باشووری کوردستان و چەندین وەشانخانە لە وڵاتانی دیکە 2500 ناونیشانی کتێبیان لەو پێشانگایە خستوەتە ڕوو. لە چەند مۆرد دەفەگەلێ قبلی شەهاتوم بە شوێن مەسەڵەن ئەبینم کتێوگەلێ وەک لە زەمینەی موسیقیە، چون کوردەواری لە بواری موسیقیا بە نەزەری من زۆر دەوڵەمەندە، بەڵام ئەو چەند دەفەکی من هاتووم کتێب لە زەمینەی موسیقی فرەکەمە، لە زەمینەی ئەو شاهکارە ئەدەبیەکانیش وەک مەسەڵەن مەموزین، وەک مەسەڵەن کارەکانی فەقی تەیران لەو واری مەسەڵەن چێ پێژن ئەو کتێوگەلەکێ لە ئێرتباط بە موسیقی نووسراوە، حەیران نازانم لاوەک کە مەسەڵەن کارەکان وەک فەقی تەیران ئەوانە زۆر کەمە. ئەبینی ئەو کتێوانە مەسەڵەن بەلای ئێمە وەرگێڕانەکەی یا تەرجمەکەی هەیە بە فارسی بە سۆرانی، بەڵام کتێوە ئەسڵەکان نییە. شاعرگەل ئێمە کۆنمان هەیە مەسەڵەن هەر بۆ مەسەڵەن مەردم نەناسراوە، هەر لە ناو بێژم میژووی ئەدەبیاتی ئێمە هەیە، فقط ئەوانە کە بەسەڵات چاپەوێکێ گشت کەس ئەیان ناسی وەک هێ من و هەژار و نازانم ئەو شاعرگەلەکە بەرچاوان بەسا زۆرتر خەڵک ئەیان ناسی. دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی بەشدار لە پێشانگای نێودەوڵەتی کتێبی تاران پێش دەستپێکردنی پێشانگا دۆخی ئابووری خەڵکیان لە بەرچاو بوو، ڕانگەیاند 30% داشکان بۆ هەموو بەرهەمەکانیان دەکەن. بەو حاڵەش خەڵکێکی زۆر تااقەتیان بە کڕینی کتێب ناشکێت.